ناو العێراق شتێکی نامۆ نەبووە خوێندنی شەرتی تایبەت و قبال و هینێکی زۆر لەسەر بوو ڕاستی خەڵکێکی زۆر پێکرد بەلاوازی وردە وردە هەستمان پێکرد لە دەروێ هەولێر بێتە سلێمانی بەڵام و پێویست نەبوو تاکو ساڵی 2007 لە 2007 دەبەروی باری ئەمڕۆ لێرە دپەیتێکی تایبەت بە خوێندنی ئەهلی یا خوێندنی تایبەت بەڕێوەچوو تیایدا دوو وتەبێژ یا دوو قسە کرد دەربارەی خوێندنی ئەهلی قسەیان کرد و خەڵکێکی زۆری ئەکادیمی و توێژەر و پسپۆڕ و مامۆستا و خەڵکێکی گرنگی کە گرنگی پێدانیان لە بواری پەروەردەیە هەیە لە دپەیتەکەدا حاضر بوون گۆشەنیگایەکەەوە بوو کە خوێندنی ئەهلی لە کوردستان بە زروفی سەرهەڵدانی و شەرایطی کە تیا دروست بووە بۆتە هۆی کوشتنی ئینسانی بیرکەرەوە پرسیاری کوشتووە زانستە مرۆیەکانی کوشتووە بە پێی خواستی بازار مامەڵە لەگەڵ مێژوو کەلتور و شوناسی گەلی ئێمەیاکە واتە دیدێکە بوو دژی خوێندنی تایبەت لە کوردستان دیدێکی تریشەوە بوو کە ئەم خوێندنە بە یاسا و ڕێنمایی تایبەت ڕێکخراوەوە بوارێکی وەک هەر بوارێکی دیکە بزنس دەتوانێت خزمەت بە خوێندن بکە بە کەرتی پەروەردە بکە ئەگەر لە چوارچەوەی یاسا و ڕێنمایی و هۆشیاری و ئاگاییەکی بەربڵاودا بەکاربێنرێ دوویەکی تری قوتابخانە حکوومیەکانن بە پارە وەرگرتن هیچی تر نین چونکە هەمان منهەج بەکارهێنن ئێمە خوێندنێکمانەیە پێڵن خوێندنی ڕەسمی حکوومەتەکانیش دەستبەرداری پەروەردە نابن بۆیە بەپێی ئامارەکان تا نیوەی دووەمی سەدەی بیستەم لە 5 بۆ 7 خوێندن دراوە بە قوتابخانەی ناحکومی لە ئاستی جیهانیدا بەڵام لە دوای نیوەی دووەمی سەدەی بیستەم گۆڕانی ڕێژەیەکی تەقلیدی هەیە بوون لە ناو شاری هەولێرە 1 لەسەر 8 بۆ 1 لەسەر 7 قوتابخانەکان قوتابخانەی تایبەت ئێمە وەکو قسەبێژێک لە ناو دیوێتەکە تیشکمان خستە سەرجەم ئەو کێشە و گرفتانی کە لە ناو پرۆسەی پەروەردە هەن و کەرتی تایبەت تا چەندێک توانێتی هاوتەری لەگەڵ کەرتی گشتیە بتوانێت ئەو بۆشایانی کە ئەمڕۆ دروست بووە پڕی بکاتەوە و تا چەندێک حکوومەت و وەزارەتی پەروەردە ڕۆڵ و کاریگەریان هەیە لە بەداداچوون و چاودێریکردنی شێوازی کارکردنی ئەو ناوەندانی کە تایبەتن بە کەرتی ناحکومی خۆشبەختانە کۆی دیبێتەکە لەسەرەوە کۆک بوو کە ئەو کێشانی کە ئەمڕۆ هاتۆتە ئاراوە کێشەکان ڕێگوڕشەیەکی کۆنی هەیە و سەرچاوەکەی لەوە سەرچاوی گرتووە تا ڕادەیەک پلانی حکوومەت و وەزارەتی پەروەردە وەک پێویست نییە لە ئاستی ئەو خۆناغی کە هاتۆتە ئاراوە طبعاً کایی پەروەردە کایەکی هەتا بڵێ گرنگ و ئەساسیە لە تەواوی هەموو وڵاتانی دنیای بڵێ و ئەگەر بمانەوێت وڵاتێک پێش بخین لە پەروەردەوە دەست پێکەین وەگەر بمانوێت شکست بە وڵاتێک بێنین لە تەواوی کایەکانە ئەبێ یەکەم شتەر بۆ دەست بۆ پەروەردەکە بێت طبعاً ئەمە جێگەی دڵخۆشیەکە لە شاری کەلار لەم جۆرە دیبەتانە لەم کەسە سپۆڕانەمان هەیە ئەلحەمدولیلا کە ئێمە دانیشین گوێیان لێگرین زانیاریان لێوەرگین لێوان فکریانەوە فێربین گرنگە ئەمە ئیدامەی هەبێت دوجار ئەمە ناوەڕۆکی دیبێتەکە کە لەسەرەوەی کە ئایا قوتابخانەی ئەهلی باشیان خراپە یاخود قوتابخانەی حکومی باشیان خراپە ئەمە بابەتێکی زۆر قوڵە زۆر گشتگیرە ڕەنگە بڵێن بە 10 ساعاتی دیکەی دیبیت نەگەینە ئەو قەناعەتەی کە چیە بەڵام ئەوەی کە هەیە دوجار ئێمە لەوە تێگەشتوین کە کەرتی پەروەردە لە وڵاتی ئێمە پێویستی بە پرۆسسکردنەوە هەیە پێویستی بەوە هەیە کە دووبارە دابڕێژێتەوە کۆمەڵی یاسا و دەستور و فەرهەنگی بۆ فەرهەنگی کلتوری هەیە بۆ ئەم بابەتە زیاد بکرێت و کۆمەڵێکی دیکە هەیە ئەسڵ ڕەنگە پێویست بۆکە کە بیسڕینەوە بهێنینە دەرەوە لێ بکەینەوە دروستکردنی پەیوەندی تەندروستە بەشداریکردنە لە ناو کۆمەلگا ئەمە فەلسەفەی لیبراڵ کە لە سەدەی بیستەمە دروست ئەبێت